ڕێوڕسمی ناساندنی کۆبەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد کە لەلایەن ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری بە هەماهەنگی سەنتەری توێژنەوەی پەرلەمانی کوردستان سازکرا. بەرهەمێکی گەورەی وەکو کۆبەرهەمی مەسعود محەممەد سەرۆکی ڕێکخراوی خاڵ باز لەوە دەکات هەوڵیان داوە خزمەت بە بەرهەمی ئەو کەسایەتیانە بکەن کەوا ڕۆژێک لە ڕۆژان خزمەتیان بە ئەدەب و ڕەوانبێژی کوردی کردووە. دەشڵێت ساڵی پار کۆبەرهەمەکانی شێخ محەممەدی خاڵمان چاپ کرد و ئەم ساڵیش کۆبەرهەمی مامۆستا مەسعود محەممەد. سەرۆکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیش باز لەوە دەکات مامۆستا مەسعود محەممەد بۆ پەرلەمان زیاتر جێگەی بایەخە بە هۆکاری ئەوەی نوێنەرایەتی گەلی کوردی کردووە و ئەندامی پەرلەمانی عێراق بووە و وەزیری ئەو کاتی حکوومەت بوو. هەوڵمان داوە دەستکەین بە بڵاوکردنەوەی کۆمەڵە بەرهەم کەواوەکو ڕۆژێ لە ڕۆژان خزمەتی گەورەیان بە زمان و ئەدەب و فەرهەنگ و مێژووی کورد کردووە و تا ئێستش خزمەتەکان بەردەوامە کە ساڵی پێشووتر ئێمە کۆبەرهەمی شێخ محەممەدی خاڵمان چاپ کرد. ئەم ساڵیش وا شکر بۆخوا کۆبەرهەمی مامۆستا مەسعود محەممەد چاپەکەین و ئەمڕۆ بڵاویەکەینەوە. سەبارەت بە کۆبەرهەمی مامۆستا مەسعود محەممەد جەنابتان ئاگادارن تایبەتمەندی خۆی هەیە. مەسعود محەممەد ساڵی 1990 بۆ 2002 کە ژیاوە 50 ساڵ زیاتر خزمەتی فەرهەنگ و ئەدەب و مێژوو کەلتوری کوردی کردووە. ئەوەی تایبەتمەندیەکی تری بیرمەندی گەورەی گەلەکەمان مامۆستا مەسعود محەممەدە و ڕەنگە بۆ دامەزراوەیەکی وەکو پەرلەمان جێگەی بایەخێکی زیاتر بێ ئەوەیە کە خوالی خۆش بێت ئەو 70 ساڵ پێش ئێستا بۆ دوو خولی پەرلەمانی نوێنەرایەتی گەلی کوردستان و وراتی کۆی کردووە لە پەرلەمانی عێراقی و دواتر وەزیر بووە، دواتر لە ئەنجومەنی خدمە پۆستی هەبووە. ئەمە تایبەتمەندیەکە کە گرنگە قسەی زیاتری لەسەر بکرێ، توێژینەوەی لەسەر بکرێ، بۆیە داوا لە بەڕێستانەکەم و داوا لە هەر کەسێکەکەم کە لێرە گوێی لە ئێمەیە لەسەر ئەو تایبەتمەندیەتی کەسایەتی مامۆستا مەسعود محەممەد ئیشی زیاتر بکەن. خانەوادەی مامۆستا مەسعود محەممەد باز لەوە دەکەن یەکەم جارە ڕێکخراوێک خزمەت بە بەرهەمەکانی ئەم ڕووناکبیرە مەزنە بکات. دەشڵێن مامۆستا مەسعود محەممەد بەڵێنی ئەوەی دابوو لەگەڵ بیر و بۆچوونی خۆی ڕازگۆ بێت لە هەر بۆچوونێکیشیدا ئەگەر بیزانیایە هەڵەیە ئەوە دەستی لێبەردەدا. مامۆستای خوا لێخۆش بوو کاتێک ئەو قەڵەمە دەگرێتە دەست بەڵێن بە خۆی و بە خوێنەرانی دەدات کە چی بەڕاست بزانێت ئەوە بنووسێت و تەنانەت وەکو لەیەکێک لە وتەکانی ئامادە بوو کە ڕاستیەک ئەگەر بڵێن باوەڕێکی خۆی ئەگەر دەیان ساڵیش لەسەری بوو بێت ئەگەر بە بەڵگە پوچەڵکرا بێتەوە ئامادە بوو دەستبەرداری بێت. ئەوەندە ڕاستگۆ بوو لەگەڵ خوێنەرانی. ئەمڕۆ چ ڕۆژێکی پرشنگدارە، چ ڕۆژێکی پیرۆزە کە ئەو هەموو ڕاستیە لە کۆبەرهەمێکدا کۆکراوەتەوە. بەڕاستی زۆر سپاس بۆ ڕێکخراوی خاڵ کە یەکەمین جارە چاپخانەیەک بەو شێوەیە خزمەت بە نووسینەکانی مامۆستا بکات. ئەگەر عەشیرەتێک بووە حیزب دەبی بزانی خەرکەکەیدی هەمووی ڕووناکبیر مەسعود محەممەد کوڕی مەلای گەورەی کۆیە لە ساڵی 1990 لە کۆیە لە بنەماڵەیەکی ئاینی هاتۆتە دنیا. گەشتی خوێندنی لە ساڵی 1926دا لە کۆیە دەست پێ کردووە و قۆناغی ناوەندی و ئامادەیی لە هەولێر لە ساڵی 1940 تەواو کردووە و ساڵی 1945ش کۆلێژی مافی لە بەغداد تەواو کردووە و بۆتە پارێزەرێکی یاساناس. مامۆستا مەسعود محەممەد جگەلەوەی بیرمەندێکی گەورەی کورد بوو ڕووناکبیرێکی مەزنی کوردستانیش بوو. بەنووسین دەهاتە گۆڕەپانی دەمەتەقێ و توێژ و باوەڕی خۆی بوێرانە دەردەبڕی. دوای ژیانێکی پڕ لە بەرهەو بەرهەم ڕۆژی 1 نیسانی ساڵی 2002 لە تەمەنی 93 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی دەروێش خدر لە تەنیشتگۆڕی مەلای گەورەی باوکی لە کۆیە بە خاک سپێردرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.